کۆنتترین گوندی کشتتوکاڵی کوێ گوندی چەرمەوەنیە یعنی یەکێک لەو ناوە جوانانەی کە بەڕاستی بە پێستی ناوی زانکۆیەکە ئەویش زانکۆی چەرمەوە لە چمچەماڵ ئەم زانکۆیە چەندین بەشی تایبەتی لە خۆگرێ و ماوەی چەندین ساڵ ئەم زانکۆیە لە برەودان بە زانست پێگەاندنی خوێنکار ڕۆڵێکی کارامە و بەرچاوی هەیە بەڵام ئێستا زانکۆی چەرمۆ لە ئەنجومەنی ڕاژەی فیدراڵی عێراقدا توانوێتی نازناو بەدەستبێنێواتە هەم لە زانکۆکانی عێراق لە خوار و ناوەڕاستی و باشوور دانی پێدانراوە کویشێک لە زانکۆ سەرکەوتۆکان و کویشێک لەو زانکۆیانی کە دەتوانێت ئاستی زانستی و معرفی هێتا دێت بەرەو پێش بڕات ئێمام ڕۆ باسێک لەم زانکۆیەکەین باس لە بەشەکانیەکەین باس لە گرنگیدان بە زانستەکەین باس لەو نازناواکەین کە لە ئەنجومەنی ڕاژەی فیدراڵی تۆمار کراوە و لە هەمان کاتە ڕۆڵ و گرنگی و ناساندنی زانکۆی چەرمۆ بۆ ئێوە ئەخینە ڕوو بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عومەر کە بەڕێزان مامۆستای زانکۆی چەرمۆن ئەمڕۆ لە لامان دەبێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان دکتۆریان فەرموو ببانی باش دکتۆر زۆر بەخێر بێت سەرچاوان بەخێر هاتیت دکتۆر بەخێر بیت بەخێر بێت دکتۆر باشن زۆر بەخێر تایارە بەخێر بێت لێەوە هاتیە هە لێرە بخۆ وڵای لە چماڵەوە خۆ بەخێر بێت سەرچاو پیرۆزبایی ئەم بەدەستێنانی نازناوە زانستیشتان لەکەین سپاس بۆ جەنابان بەدەستێنانی نازناوی ئەنجومەنی فیدراڵی ئەمە چیانی ڕوونکردنەوەیەکمان بۆ بە زانکۆی چەرمۆ ئەو بەپێ و باگراوندەی کە خۆشم میدیاکارانە خوێندوم و ئیشم کردووە ئەم بابەتە قیەمی خەبەری تایە بەهای هەواڵیایە کورساتە دوانە سوودی لێ بینە بیکاتە هەواڵێک تاوەکو زیاتر بڵاو بێتەوە ئەوەی مەکرمان بە بەرنمەیەکی نەک لە هەواڵەکە کاکە دەستان خۆش بێتەوەکو خەریجەکانمان دەرچۆکانمان ئەو کەسانەی لە خوێندنی کەرکووک خوێندنی کوردیە خوێنن ئاگادار بن لەم دۆخە ئەم هەیە ئەم دەستەیە لە بەغداد سەرپەرشتیاری دامەزراندنە بە هەموو جونگەکانی حکوومەت لە بەغداد باش ئەنجومەنی ڕاژەی فیدرالی هەموو دامەزراندەکان ئەچێتە ئەم دامەزراوەیە لێرەوە ئەچێتە ئەنجومەنی وەزیرانیان و لێەوە بڵێن بڕیاری دامەزراندن دەرەچێت کە لێرە ئەتراف بە تۆ بکرێ و شەهادەکەت ئەترافی پێ بکرێت وەکو شادێکی عێراقی ئیتر ئەمە گەورەترین شاڕێگەیە بۆ ئەوەی دەرچۆکانمان بتوانن لە حکوومەتی عێراقی و لەو دامەزراندنە و لەو ئیشوکارانەی کە لە بڵێن عێراقی فیدرال و لە دەرەوەی کوردستانەکرێت بەش بتوانن یانی سوودمەند ببن سوودی لێوەربگرن بە تایبەت ناوچەدا بڕێنراوەکان بە تایبەتتر کەرکووک چکە ئێمە خوێندنی کوردیمان هەیە لە کەرکووک تا حدێک پاشەکشەی کردووە بە حکمی ئەوەی خوێندن بە عەرەبیە لە زانکۆی کەرکووک لە زانکۆکانی تر سەرەکەی بە حکمی ئەوەی تا حدێکا کێشەی سیاسیمان هەبووە کۆمەڵی بابەتە بۆ لە ناو زانکۆی کەرکووکە بۆیە ئێستا کە زانکۆی چەرموو بتوانێت ئەم بەدەستێنانم ئەترافە بەدەست بێنێت یان بڵێن لەم پێگەیان جێگیر بکرێتەوە هۆکارێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی خوێندنی لە کوردی لە کەرکووک پەرێزاتری پێ بدەین گرنگیەکی زۆری پێ بدەین و دەرچۆکان و ئەو کەسانشی کە ئێستا لەوێ خوێنن ئاگاداریان کەینەوە پێیان بڵێن بەڵێ ئێوە توانن بێن لە زانکۆی چەرموو بە زمانی کوردی بخوێنن لە داهاتووشدا بتوانن لە حکوومەتی فیدرالیەوە دووبارە دامەزراندنتان بۆ بکرێت زۆر باشە کاتە دکتۆر باسێکیەوەمان بۆ بکە ئەو بنەما و پێوەرانە چیە بۆ ئەوەی لەلایەن ئەنجومەنی ڕاژەی فیدراڵی و زانکۆیەک تۆمار بکرێت لەوێ چ مەرج و پێوەرێکە بۆ لە زانکۆی چەرمۆیە هەبوو بۆیە لەم ئەنجومەنە تۆمار کراوەم زانکۆیە خاتونی ئەزیز ئێمە بڵێن وەزارەتی تعلیم عالی بەغداد بانگێش کراوە بۆ زانکۆی چەرموو بڕاتان بێت لە زروفێکی دارایی یان هەموو کەس ئاگاداری ئەم زروفە داراییە بۆیە بانکردنەکەیان بە شێوازێک بووە ئێمە کۆمەڵێ نخستانی گەورەمان هەبووە لە بواری بینا لە بواری مختبەرات لە زۆر بوارە بەڵام کە ئەوان هاتوونە سەری زانکۆکەی ئێمەیان کردووە زانکۆکەی ئێمە توانی بڕوایان پێ بهێنێت کە ئێمە زانکۆیەکین لە ئاستی زانستیە ڕاستە لە ئاستی بینا و لە ئاستیان دێ بابەتە وەزعی زانکۆکەمان زۆر یعنی چۆن بڵێ لە ئاستی خراپایە بەڵام لە کوالیتی خوێندن و لە کوالیتی شێوازە چۆن بڵێ تەدریسیەکەمانە کوالیتێکی زۆر باشمان هەیە مامۆستای زۆر باشمان هەیە لە بەشەکانمانە منهەجەکان منهەجی نوێن منهەجێکن تا حدێکی زۆر گۆڕانکاری زۆر باشی تیاکراوە پشت بەستراوە بە کۆمەڵی پرانسیپ و سیستەمی چۆن بڵێ ڕانکینگی نێودەوڵەتی و توانیمانە لەوانەیە سەرکەوتوو بین سواز بۆ خوای گەورە دوای دوو جار سەردانکردنی وەزارەتی خوێندنی باڵا و نوێنەرەکانیان بۆ لای بڵێن زانکۆی چەرموو پاشان سەردانکردنی وەفدی ئێمە بۆ بەغداد ئەو قەناعەتە دروست بوو
کە زانکۆی چەرموو لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە اعترافی پێ بکرێت. پاش ئەم اعترافە دووبارە ستافی زانکۆمان سەردانی بەغدایان کردووە، سەرۆکی زانکۆ و کۆمەڵی لە مامۆستا بەڕێزەکانمان ڕۆشنەتە بەغداد بۆی بتوانین دووبارە بە وردەکاری ویان لێ بکەین بگەینە ئەو شوێنانی کە زانکۆ عێراقیەکان پێگەیشتوونە. سپاس بۆ خوا ئەم دامەزراوەی ئەم هەیەی ڕاژەیە، ئەم دامەزراوەی ڕاژەیەش دووبارە توانویەتی ئەوراقەکانمانیان پێ بگەێنین، ئەطرافەکان پێ بگەێنین، لەگەڵیان دانیشتنمان هەبێت تاوەکوانش بمەخرێنەوە. هەرێمی کوردستان بە زانکۆی چەرموو تۆمارکراوە لێ یاخود زانکۆی تریشەیە تا تۆمارکرابێت. خاتون لە زانکۆ نوێیەکانمانە زانکۆی چەرمووی تایە، بەڵام ئێمە بۆ نمونە زانکۆی سلێمانی دایک و زانکۆی سلاحەدینوانە دەمێکم تەرەف و لە بەغا هیچ کێشەیەکیان نییە، بەڵام باشترین زانکۆ بۆ ناوچە دابڕێنراوەکان زانکۆی گەرمیانە، زانکۆی چەرمووە. ئێمە نزیکین ئەمان ئەطراف بەدەست بهێنن تا حدێک کاراسانێ زۆر بۆ خوێندنی کوردی ئەەکەین لە کەرکووک. واتە ئەمە زیاتر ڕوونکەینەوە دکتۆر محەممەد. ئێستا خوێندکارانی ناوچە دابڕێنراوەکان ئەتوانن لە زانکۆی چەرموو درێژە بخوێندن بدەن وانە هەواڵەکە ئەمەیە هەواڵەکە ئەمەیە بڵێن خوێندنی کەرکووک لە کوردی دایک و باوکە بەڕێزەکان خوێنکار ئازیزەکان ئێوە کە لەمە دووە لەوێ ئەخوێنن بە زمانی کوردی هیچ ترسێکتان نییە ئەگەر لە بوونە زانکۆی کەرکووک شوەرنەگیری لە زانکۆکانش تروەشنەی لە زانکۆی چەرموو بەشی طبیمان هەیە، بەشە طبیەکانمان بەشی زۆر باشن، بەشە چۆمڵی کۆمپیوتەرەکانمان بەشی زۆر باشن، بەشە کاتجێڕێکانمان ئێوە توانن بیان لە زانکۆی چەرموو بخوێنن. ئەمە تاکەی نەبووە هەتا پارەکەش نەبووە، تا پاریش نەبووە ئەم ساڵ ئەو خوێنکارانی لە ناوچە دابڕێنراوە ئەم بۆ منە خوێنکارێک بۆی زۆر بە ڕوونتر بینەرانمان تێ بگەن. خوێنکارێک لە خانەخین، خوێنکارێک لە کەرکووک لە خوێندنی بەشی کوردی تاوا کردووە، ڕەنگە لە هەندێک لە زانکۆکانی تری ناوەڕاست و باشووری عێراق وەرنەگیرا، بەڵام ئەم دەرفەتە ئێستا خۆشبەختانە زانکۆی چەرموو هەیە. زامنە ڕێک ئەمەی جەرابەت وتت ئەمە بەهای تەواوی بابەتەکەیە کە ئێستا ئێمە ئەتوانین خوێندنی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان پێیان بڵین ئێوە ئەتوانن بێن بە زمانی کوردی بە زمانی ئینگلیزی لە زانکۆکەی ئێمە بخوێنن. ئەم زانکۆیەکە تا حدێک لە ڕووی بیناوە گرفتمان هێوانە، بەڵام ستافێکی ئەکادمی باشی هەیە و شارۆچکەی چەپچەماڵش بە حکمی نزیکی لە کەرکووکەوە تا حدێک لەوێ وا بکات زۆر بە ئاسانی هاتو چۆش بکەیت، بتوانانی لە کەرکووکەوە بیتەوە چەمچەماڵ و بە 25 دقیقە تۆ گەڕێیتەوە هاتوچێ خۆتەکەی سەر جادۆبانەکانش باشتر کراون. ئینشاءڵڵا خوێنکاری خوێندنی کوردی کەرکووک زۆر استفادەی لێک. زۆر باشە هەست بەوە کەن کە ئەم ساڵ خوێندکارانی ئەوانی کە بە تایبەت لە کەرکووکەوە بیانێ بە زمانی شیرینی کوردی بخوێنن سەردانی زانکۆی چەرمۆ بکەم بۆم بابەتە. ئەمە مارکتینگێکی باشی پێویستە. ئەمە لەگەڵ سەرۆکی زانکۆ لەگەڵ ستافی زانکۆش باسمان کردو ئەبێ مارکتینگێکی زۆر باشی بۆ بکەین، بچینە زۆربەی کەناڵە میدیایەکان ئەمە بە تەواوەتی ڕوون بکەینەوە تاوەکو بەرامبەر ئەو کەسانەی کە چۆنڵی بەرکەوتنیان لەگەڵ ئێمە بێت بە تەواوەتی تێبگەن لە دۆخەکە بڵێ ئەمە زۆر فرسەتێکی باش. ئێمە ئەتوانین ئاستی چۆن بڵێ تێگەیاندن بەرامبەر بە زانکۆکەمان و شێوازی خوێندن تیایی و دوایەوە چۆنێتی لەگەڵ وەزارەتی تعلیم عالی عێراقی و مامەڵەکردنمان لەگەڵ هەیئەی بڵێن ڕاژەی حکوومەتی فیدرالی چۆن ئێمە تەعامولەکەینەوە ئەمە بتوانین مارکتینگێکی بۆ بکەین و ئاستی تێگەشتنی بۆ بەرزکەینەوە بڵێ بە تەواوەتی زۆربەی خوێندنی کوردی کەرکووک ئەتوانێت ڕووبکات لە زانکۆی چەرموو لەبەر نزیکی لەبەر بەشەکانمان کە بەشی زۆر باشن و ئەو ستافەی کە هەمانە ئەو هاوکاریش کەوکو زانکۆی ئێمە ئامادەمان کردووە بۆی پێشکەشی ئەوانی بکەین. باشە هەر بە پێچوانش و نەک تەنها خوێندکارانی خوێندنی کوردی خوێندکارانی برا عەرەبەکانمان ئەوانیش ئەتوانن لە زانکۆی چەرمۆ درێژە بخوێندن بدەن. ئێمە بەشە عەرەبیەکە لەو ژتانی کە لە دنیا هەیە بەشە عەرەبیمان هەیە و بەشەکانی ترمان هەیە بەڵێ لەگەڵ زانکۆکانی سەماوە ناسریە تاوەکو بەغداد ینی جنوب باشوور تاوەکو بەغداد کۆمەڵی لێکتەگەیشتنمان هەیە بۆ خوێندنی باڵا بۆ خوێندنی سەرەتاییش کە بڵین خوێندی بەکارێسەکە بێن لە زانکۆی چەرموو بخوێنن. بە حکمیەوەشی ئەمە ستافەکەمان لە کەرکووکەوە نزیکە ستافەکەمان خەڵکی برا عەرەبەکانمانی تایە خەڵکی عەرەبی تایە و سوپاس بۆ خوا زانکۆکە لە ئاستا ئەکادیمیەکە ئاستێکی زۆر باشی. باشە دکتۆر هەبووە ساڵانی پێشتر خوێندکار بێت لە کەرکووک و ناوچەکانی ترەوە بێت لە زانکۆی چەرمۆ بخوێنێت بەڵام ڕێگە پێدراو نەبوو بێت بۆیە ئێوە ئەم ساڵ بیرتان لەوە کردوتەوە کە زانکۆی چەرمۆ تۆمار بکەن بۆی کە ئەوان بتوان کار ئاسانێکی باش بێت بۆیان بتوان لە زانکۆی چەرمۆ بخوێنن. شتیوا هەبوو لە ساڵانی ڕابردووە زۆر خاتون شتیوا زۆرشە بووە ئێمە لەبەر ئەوەی ئەعترافی بە عێراقت نەبووە هەر کەسێک ویستی بێتی بخوێنێت هەوڵی داوە بە تەواوەتی هەم وەزارەتی خوێندنی باڵای خۆشمان لە زانکۆی سلاحەدین و سلێمانی و لە زانکۆیانێک ئەعترافی جێگەی خوێندنی کوردی بکاتەوە
تاوەکو بتوانێت دووبارەکە گەڕانەوە معتەرەف بن ئەمە وای کردووە خۆتانە زانکۆی سلێمانی زانکۆی سلاحەدینەوەوان تا حدێک سترێسێک و زەختێکی زۆریان لەسەرا لە بابی خوێنکار و ڕێژەی خوێنکار و زۆری ڕێژەی خوێنکار وی لە لای ئێمە زۆر کەمتر بێت بۆیە ئێستا کە ئێمە ئەم دەرگایمان کردوێتەوە کارئاسانیە بۆ وەزارەتی خوێندنی باڵای خۆمان بتوانێت ئەو زەختە لەسەر زانکۆکانی دایکەکان هەڵبگرێت بێنێت لە زانکۆی چەرم و دای بنا تۆ بەشی ناو خۆیت لەوەیەتر بۆ خوێنکارەکەت نەوێت چکە زۆر نزیکی ڕێژەی خوێنکارمان ئێمە زۆر نییە سەرکی لێرە ڕبوونەوەی دروستە بێت ژنگەیەکش دروست دەکات لە زانکۆی چەرمووە ژنگەکەمان تێکەڵەیەکە بێت لە خوێنکاری کەرکووک و خوێندنی کوردی کەرکووک و خوێندنی خۆمان لەوەیە ژنگەیەک زۆر باشتر دروست بکات بۆی هاتێ بگەن ئێمە ئەتوانین بە کوردیش بخوێنین ئەتوانیش دا بمەزرێن و لە زانکۆکە ئێمە شتوانی عەربی شەر بخوێنیت و فێر هەندێشت ببیت بە عەربی بە ئینگلیزی بەو بابەتانە یعنی ئاستی زانکۆی چەرموو بەرزە بێتەوە بۆ ئاستی زانکۆی سلێمانی ئاستی زانکۆی سلاحەدین وردە لەوەیە لە چەند ساڵی داهاتووە ئەم بابەتە بێتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی تەلەبەمان زۆر بێت. باش دکتۆر محەممەد زانکۆی چەرموو ئێستا لە چەند کۆلێژ و لە چەند بەش پێک هاتووە چ بەشێک نییە ئێستا لە زانکۆکەمان سێ کۆلێژە باشە بەشەکانمان بەشی زۆر باشمان هەیە بەڵام بە حکمی ئەوەی چۆنەڵێیت زانکۆکەمان ئەترافی نەبووە زانکۆکەمان کەم و کورتی بینا ئەو بابەتانەی هەبووە نەتوانراوە بەو شێوازە سەرەکیە دەربکەوێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت بەڵام ئێستاکە ئەو بەشانەی کە بەشی زۆر باشن بەشە تەبیەکانمانە بەشی هەندسەی کۆمپیوتەر و ئەو بنەماڵە چۆن بڵێ ئایتیەمانە ئەم بابەتانە ئێستا لە ئاستی عێراقیشا داواکاری زۆرە لەسەری و بەپێی ئەو پلانەی کە هەیە بەشی پەرستاری بکرێتەوە وەکو کۆلێجی پەرستاریمان هەبێ یان بەشێک بێت لەناو بەشە تەبیەکانە لەوەی خوێنکارێکی زۆر ڕووی لێ بکە لە کەرکووک و لە ناوچەدا بڕێنراوەکان تاوەکو بەسرە شەمەباستی ناوچەیە ئەم بەشانە کراوەتەوە ئەم کۆلێژانە کراوەتەوە یان زانکۆک هەرگە دروست بوو بیری لەمەکردەوە پرسیارەکەی منەوەیە بۆ منە شارۆژکی وەکو چەمچەماڵ دەوروبەری چ پێویستیە بۆ ڕۆژ چکە بیرمانەچە زانکۆ بێ کەسانێک بەرهەم بێنە بۆ بازاڕی کار بازاری کاری ئەمڕۆی ئەو ناوچێ ئەو منتیقەیە خواستیەوە بۆ کام بەشانە بکرێتەوە بەشە کاریەکان چەمچەماڵ بە پێگە جوگرافیەکەی زۆر نزیکە لە کەرکووک و لە سلێمانیەوە ئێمە توانین پێگەی سلێمانی و پێگەی کەرکووک شوەک و بازاڕی کارەکە لە یەک بدەینەوە بڵین چی بوو ئەم شوێنانش بەرهەم بێتە توانین لە چەمچەماڵ جێگەی بکەین و چەمچەماڵ خۆی لەوەی بچووک بێت بۆ ئەو بابەتە ئێمە ئێستا لە کەرکووک سێرەکەین ساڵانە حکوومەتی فیدرالی پێویستی بە خەڵکی پەرستار و بوارە تەبیەکانە بە بەردەوامی تاعیناتانەوان پێوترێن مرکزی ینی ڕاستەوخۆ پێویستان بەوانەیە ئەمانە بگەڕێنەوە تاعین ببن بۆیە ئێمە لەم بوارەیە زۆر بەوردی سێر بابەتەکەمان کردووە ینی زۆر بەوردی سەرکراوە لەم بابەیە لە بابی ئەمنی سیبرانی و ینی بڵێن ئایتی و بنەماڵە کۆمپیوتەرەکانە سەرمان کردووە بازار لە سلێمانی لە هەولێر لە هەرێمی کوردستان تا حدێک زۆر پێویستمان بەوەیە کە سیستەمی بانقی گۆڕاوە لە هەر عێراقیشا بەتایبەت سیستەمی بانقی زۆر بە تەواوی گۆڕاوە پێویستی زۆر بە بواری ئایتی هەیە ئەمان بێن بەشدار بن بۆی لەو بوارەشە بەشمان کردوەوە هەندەسەمان کردوەوە ینی ئەندازیاریمان کردوەوە لەو بوارانەیە بەڕاستی کار ئاسانیە زۆر باشش بۆ کراوە کە بتوانین گۆڕانکاری لە ناو بەشەکانە بتوانین ئەو بەشانە بکەینەوە کە ئێستاکە داواکاری لەسەرە خواستی لەسەر زۆر باشە مامۆستا زانکۆی چەرمۆ بۆ ئەوەی کە زیاتر بچێتە ناو خوێندکارانەوە بۆ ئەوی وەکو تۆ باسی لێوەکەن لە ڕەنگە لە ساڵانی ڕابردووە ژمارەی خوێندکاری کەمتر بۆ هات بێت ئێوە بۆ چ کەم و کوڕێکتان هەیە چۆن ئەتانەیە گرنگی باشتر بە زانکۆکەتان بن بۆ ئەوەی ژمارەی خوێندکاران زیاتر بکەن لە زانکۆکی خۆتانە ئەو لۆد و قەرەباڵغی زۆری کە لەسەر زانکۆکانی تری هەرێمی کوردستان هەیە لای ئێوە بۆ ئەمانە کەمتر بێتەوە لای ئێوە قەرەباڵغتر بێ خوێندکاری زۆرتری بوو بێ ئەو دۆخەدارایەی هەرێمی کوردستانی گردوێتەوە کاریگەری لەسەر ورد و درشتی بابەتەکانمان هەیە ڕاستی زانکۆی چەرموو پێویستی بەوە بووە کە بینایی بۆ دروست بکرێت ئەو بینایانانش ناکە بینایی زۆر گەورە بنوانە شتی تا حدێکا بەردەستەوەی کە بەردەستەوە بۆی دروست بکرێت وابزانم کۆمەڵێ پارەی بەسیت هەیە کە پێ وترێت پارەی مانگانەکە بۆ زانکۆکە سەرفەکرێت چەند ملیۆنێک یانێ گاتە 10 ملیۆنوانە بەپی بەو بابەتش هەندێک مختبەراتمان دروست کردووە مختبەراتەکان ئێستا بەس بکەوێتە کارت دەتوانی بە شەتەبیەکان زۆربەی ئەوە بکەیت ینی بتوانی دەرگای وەرگرتنی خوێنکار بکەیتەوە بەڵام زۆر لەسەر خۆیە و زۆر بە خاوی ئەتوانی بڵێ چێتە پێشەوە لێرەوە من داواکاریم هەیە وەکو گەنجێکی خەڵکی چەمچەماڵ بەدەر لە مامۆستایی و بەدەر لە ئێمە لە چەمچەماڵ بارودۆخی چەمچەماڵ لە زۆر بوارە هی ئەوەیە گلەی بکەیت یان
بخەیتە ڕوو بڵێ ئاوی چەمچماڵ ئەمە دۆخەکەیەتی فلانە بابەت من دۆخەکەیەتی بەڵام بۆ زانکۆکەمان بە تایبەت پاش بەدەستێنانی ئەعتراف و پاش چوونە ناو ڕاژەی فیدرالی و حکوومەتی فیدرالی و بۆ دامەزراندن ئەمە گۆڕانکاریی نەوعیە لە زانکۆکەمان ڕوویداوە ینی ئەم تەغیرە ئەم گۆڕانکاریە نەوعیە ئەبێت چۆن بڵێ تەوزیف بکرێت سوودی لێ ببینین بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێم و بڵێن کاقوبات لەناو حکوومەتی هەرێمە و لە کاک پاڤڵ خۆشی ستافی زانکۆکەمان ببینن ستافی زانکۆکەمان ببینن گوێگرتنێک هەبێت بۆ ئەوی بتوانین لەوەی ئەوان مەشغەڵەتی زۆریان هەبێت بۆی ئێمە بتوانین ئەم بابەتی کە لەلای ئێمە پێوترین گۆڕانکاری نەوعی و توانایەک هاتوونەتە پێشەوە بەهاتنە پێشەوەیەکی زۆر باش لە ئاستی عێراقا و زانکۆکەمان بۆتە زانکۆیەکی کوردستانی عێراقی بە تەواوەتی بۆ ئەوانی ڕوونکەینەوە ئێمە چیمان ئەوێت تاوەکو ئەم هەنگاوە بگەینە کۆتایی چکە ئەم هەنگاوە تا حدێک نزیکە لە کۆتاییەوە ئەو ئەترافی پێمان کراوە داوای لێمان کردو بۆی ئەترافت پێ بکەین فلان و فلان و فلانمانەوێت کۆمەڵە داواکاریان هەبوو لێمان هەندێکیمان کردو هەندێکیان داراییە پێویستە داراییەکە بێ بۆمان سەرف بکرێت تاوەکو ئەو بابەتانە بگاتە کۆتایی بڵین بەڵێ ئەو ئێمە داواکارەکانی ئەومان تاو جێبەجێ کردو ئەترافی تەواوەتی بە هەموو کۆلێجەکانمان بکەن کۆلێجێکمانێ بەناوی کۆلێجی کار هەتا ئێستا ئەترافی پێ نەکراوە کۆلێجە طبیەکانمان هەندەسیەکانەمانە ئەترافی پێکراوە بەڵام کۆلێجی کار تا ئێستا داواکاریان لە سەرمانێ ئەبێ ئەم شتانەمان بۆ بکەن تاوکو ئەتراف بەویش بکەین بۆیە هیوادارم ستافەکەمان ببینرێت لەگەڵمانە گفتوگۆیەکی نزیک بکرێت تاوەکو بزانن ئەم مەرحەلەیە لە کۆتاییە بۆ بگەین بە کۆتایی پێویستمان بۆوانە بەڕاستی پێویستمان بۆ یەک جۆمان لێ بگیرێت تاوەکو مەرحەلەکە بگاتە کۆتایی و بڵین ئێستاکە ئێمە چۆن بڵێ ئەترافەکەمان جێگیرە چوونە ناو ئەم دۆخانەوە وردە وردە واکەین لە زۆربەی بابەتەکانی زانکۆکانی عێراقا بەشدار ببینە بەشێک لەو پرۆسەی کە لە عێراقا هەیە جاتموحی زانکۆ چەرم ڕەنگە هەرەوەش نەبێت لە ئەنجومەنی ڕاژی فیدرالی عێراقی تۆمار بکرێوانە ڕانکین هەیە ئێستا ڕانکینی زانکۆکانی گیان واتە ڕیزبەندی زانکۆکانی گیان هەندێک پێوەەر باسەکەن من پێم خۆشە لێرەوە بۆی بچینە نا ئەو کێشانی کەیەوە پێت خۆشە لێرەوە باسی بکەین کامپۆس یان کامپەی زانکۆ یعنی لە ڕووی بینا و باڵەخانە و ئەو ڕوبەڕێی بۆی دیاریکراوە بوونی پسپۆڕی تایبەتمەند لە زانکۆکاندا و ئەنجامدانی ئەو توێژینەوە زانستیانی کە ساڵانە لە زانکۆکان داخرێتە ڕووچەندی لە گۆڤار و بڵاوکراوە جیهانەکانە بڵاوەکرێتەوە چەندی کاری پێکرێت هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی تر هەڵسەنگاندنی بۆ کرێت پێما بە ساڵانەوانێ دکتۆر یعنی ئێوە ویستوتانە بچنا و ڕانکینەشەوە یان بچنا ئەو کێبڕکێشەوە یان جارێ ئێوە خەمی گەورەتانەوەیە بەشەکان وتەڵی کارمان هێشتا دانی پێنراوە کاکاری ڕانکینگ زۆربەی کات زانکۆکانی عێراق بۆ نمونە زانکۆی بە عەرەبی ئەڵێن عەریقیان زانکۆیکی کۆنن پاشخانێکی ژێرخانێکی زۆر باشی لەبەردەستە بۆیە ئێمە زانکۆ تازە پێگەیشتوەکان بەڕاستی لەوەیە خەمی گەورەی ئەوە نەبێت تەنها بۆ ڕانکینگ بەشداری بکات چونکە ڕانکینگ ساڵ بە ساڵە گۆڕێتم ساڵ تۆ کۆمەڵێ زەختی زۆرت کردووە پارەی زۆرت سەرف کردووە بەحست بڵاو کردێتەوە ریسێرچت نەشر کردووە سێرەکەیت ساڵێکی ترکەنیتە لە ڕانکینگا پاشەکەویت بە تایبەت بۆ زانکۆ تازەکان زۆر پێویستمان بووە لە بواری کەمپەس لە بواری ستافی ئەکادیمی بتوانین ڕانکینگ ئەو ڕانکینگە ڕانکینگێک بێت لە ناو زانکۆکە خۆیان بێت دڵسۆزیەک بێت لە ناو زانکۆکە دروست بکرێت ئەو منافسەیە نەبێت بۆ ناوبانگی زانکۆکە بۆ نمونە بڵێن ئێمە ئەمساڵ لە ڕانکینگا کاکە یەکەم و دووەم بووینە ئێمە تا ئێستا نەگەیشتونێتەوە ئاستا ئێمە زۆر پێویستمان بۆیە ڕانکینگەکەمان یا منافسەکەمان هەوڵەکانمان بۆ دروستکردنی کەمپەسەکان بێت بۆ بەرزکردنەوەی ستافی ئەکادیمیەکانمان بێت بۆ ئەوە بێت تاوەکو بتوانین مختبەراتی باشمان بێت چەندێ مختبەرت هەبێت تو ئەو کاتە توانیت خوێنگاری باشتر فێر بکەیت خوێنکاروا لێ بکە بگەینتە ئاستێک بڵێ پیشەوەەر بێت کاچێتە ناو کۆمەلگا بڵێن وڵا ئەم کەسا بەکارێسی تەواو کردووە خوێندنی تەواو کردووە بۆیە ئەمە لەوێ ڕێی خۆشم بێ ڕێی زانکۆکەم نەبێت تمۆح وا بێت زانکۆکەت زیاتر خزمەت بکرێت لە ژێرخانە و لەو سەرخانەشی کە مامۆستا و ستافەکەیەتی بتوانانی لەم بوارە جارێ خزمەتێکی ورد بکرێت بگەینە ئاستێک کە ئینشاڵڵا بۆ داهاتوو تۆ بتوانیت بەشداربی لەو ڕانکینگانەی کە بەڕێزت باست کردو کە لە ئەستانداردە عالەمیەکانە و لە هەرێمی کوردستان شێمە و ڕانکینگەمان ئێستا کار بە توێژینەوەکانەکرێت چ توێژینەوەیەکی زانکۆی چەربوو هەیە کە من هەموو توێژینەوەکان جێگەی شانازین بێکمان بەڵام هەندێک توێژینەوەی هەستەکەی جێی خۆیەکرێت ڕەنگە هەوڵێکی تاکە کەسی خوێنکارێک بێ لە دەرەوە فەندێکی بۆ بدۆزێتەوە و ئیشی پێ بکە شتێکمان هەیە لە زانکۆ چەرمەوە ئاوا چوو بێتە پێشەوە لەسەر زیرەکی دەستکرد تۆرێکی بەڕێزمان
بابەتێکی کردبوو بۆ مامۆستایانی ئاینی بۆ ئەوی چۆن بتوانن ئەم ڤیددیویانەی ئەم بابەتانی کە دروست دەکرێت یەکسەر بڕوای پێ نەکەن و بهێنن بیکەنە بەشێک لە پرۆسی قسەکردنەکانیان و بێتە بەشێک لە ئەو بەڵگانی کە پشتی پێبەستن. من لەگەڵ و دکتۆرە بەڕێزە و بابەتە هەرچی مامۆستانی ئاینی هەبوو داوەتیانمان کرد ویانمان باس کرد کە نەتائیجی ئەم بابەتە چۆنە ئێوە چۆنە بێت لە مەودووە سەری وێنە بکەن چۆن لە وێنە تێگێت ڤیددیۆ چییە چۆن سەر ڤیددیۆکرێت هەستەکان بوونی زانکۆ لە چەمچەماڵ لەم بابەتانە ئەتوانێت ڕۆڵێکی سەقافی زۆر گەورە بگێڕێت ئەو فەراغانەی لەوێ لە سلێمانی لەوێ فەراغ زۆر کەمتر بێت شارە و کۆنە شارە و هەولێروانە بەڵام لەوێ لە چەمچەما لە زۆربەی قەزاکانمان زانکۆ دەورە سەقافیەکەی توانین زۆر دەورێکی زیادی بدەیت وای لێ بکەی بەشداری لە ورترین چۆمڵی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی ئەو کۆمەلگا بچووکە بکات تاوەکو وای لێ بکات ئەو ئاستە معریفی کە گەورەیە و هەیە توانی بچووکی تۆ بێنی بۆ ئەو ئاستی خۆت باسیکێکە لێت تێگە بۆ منە ینی ئەوە بینم کە زانکۆی چەرموو ئەتوانێت ڕۆڵی باشترش لەمە بگێڕێت. زۆر باشە دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئومێد دەکەین بتوانن ساڵ بە ساڵ ئاستی یاخۆ ژماری وەرگرتنی خوێندکار لە زانکۆکەتانە زیاد بکەن ئاستی زانستی زانکۆکە بەرزتر بکەنەوە دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ بابەتێک هەیە کە لە زانکۆی چەرمەوەکو گلەیەکێکی نەبوو یاوەکو پێشنیارێکێکین کۆنتترین گوندی کشتتوکاڵی چەرمەیە کە دۆزراوە ناوەکەوە برێ میوادارین بەشە کشتتوکاڵەکانی تاجابێت وایە یانەمە جیاکراوەتەوە کاک ئاری بەڕاستی بەشە کشتتوکاڵەکان پێویستی بە مختەبەرات و بە پارەیەکی زۆر چۆنڵی باشێت تا بتوانیت ئەو ئەرکە جێبەجێ بەڵام بەڕاستی ئێستا لە بەردەست نیە ئێستا بەردەست وڵای ئێستا بەردەست نیە داوای لێبوردنێک دەستە خۆش دیکتۆریان زۆر سپاس محەممەد عومەر مامۆستای زانکۆی چەرمەوە دەست خۆش بارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دەستە خۆش بێت.